هەر جۆرە داگیرکاریەک هەر جۆرە سنوور بەزاندنێک لەلایەن هەر حیزب و کەسایەتیەک وەسە باشووری کوردستان و بە تایبەتی بۆ سەر قەندیل بکرێت ڕاستەوخۆ خزمەت بە وڵاتانی دراوسێ وڵاتانی بێگانە وڵاتانی دوژمنەکە هەر بۆیە ئەمە پیلانی یەکەم و دووەم و کۆتاییش نابێت لەلایەن حیزبەکانی باشووری کوردستان بە تایبەتی حیزبە باڵادەستەکان کە حکوومەتیان پێکێناوە کە دەسەڵاتیان پێکێناوە کە دەستیان بەسەر هەموو جومگە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی کۆمەلگا گرتووە دیارە کۆمەلگای باشووری کوردستان کە ئەم دوو حیزبە یاخودەم حیزبانە سەرپەرشتیەکەن لەلایەن ئەوانەوە بوونەتە داردەستێک بۆ هێرش و پەلامار و داگیرکاریەکانی وڵاتانی دراوسێ بە تایبەت ئێران و تورکیا کە ئەمانەش ڕاستەوخۆ زەرەر لە بەرژەوەندیە گشتیەکانی کۆمەلگای کوردیەدا کە چەندین ساڵە کۆمەلگای کوردی لە هەر چوار پارچەی کوردستان هەوڵی پێکێنانی یەکبوونەدا هەوڵی پێکێنانی کۆمەلگایەکی گشتگیری کوردیەدا بەڵام بەداخەوە بەهۆی ناکۆکی ناوخۆییمانەوە تا ئێستا نەمانتوانیوە ئەوە ئەنجام بدەین لە بەرامبەردا هەر ڕۆژە و هەر حیزبێک بە هەر بیانویەک بە هەر بەرژەوەندیەک وڵاتێکی دراوسێ ئەهێنێتە سەر خاکی باشووری کوردستان و لە بلو بەرژەوەندیانەدا کە خەڵکانێکی تر کە حیزبانێکی تر بۆی تێکۆشن بە تایبەتی ئەوەی کە ئێستا لە قەندیل ڕوویەدا کە زیاتر مەبەست و ئامانجی پاراستنی کۆمەلگای کوردی و پاراستنی سنوورەکانی باشووری کوردستانە بەڵام بەداخەوە بینین ئەو هێرش و داگیرکاریانە بە پێشڕەوی دەسەڵاتی کوردی هەموو ئامانجەکان وردە وردە خەریکە لە ناوەچێ بەڵام تەنیا شتێک کە مابێتەوە ئەو پارێزگاریەیە کە ئێستا لە قەندیل ئاکرێت چەندین ساڵە لە ڕێگەی چالاکی جۆراوجۆری سیاسیەوە لە ڕێی پێکێنانی کۆمیتە و لە ڕێگەی ئەنجامدانی کۆنگرۆ و کۆنفرانس و سیمینارەوە لایەنە سربەخۆکان کەسایەتی سربەخۆکان مێژوونووس و کەسایەتی سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان ئەو جۆرە هەوڵانە ئەدرێت کە کۆمەلگای کوردی یەک بخرێت بۆ یەک ئامانج بۆ یەک مەبەست و ڕوبەڕووبوونەوە لە دژی داگیرکاری لە دژی ستەم و هێرشی بێگانە بۆ سەر باشووری کوردستان بەڵام تەنیا شتێک کە ئێستا ڕێگریەکە ناکۆکی ناوخۆیی سیاسیە هەتاوەکو ئەو ناکۆکیانە وەلا نەندرێت هەتاوەکو حیزبە سیاسیەکانی باشووری کوردستان بەرژەوەندەکانان لە پێناو کوردستانە یەک نەخەن ئەم ڕەوشە بەردەوامە بێت و خراپتر دەبێت خۆی گەلی کورد بە درێژایی مێژوو دژمنمان هەبووە و ئەم دژمنکاریە خۆشمان لە ناخۆیان نەمانتوانیوە نەن لە ناخۆیان لەن لە دەرەوەیە لۆبیەک دروستکەین نەمانتوانیوە کۆک بین و ئەم سیاسەتی تورکیایە سیاسەتێک نییە تەنها لە باشوور بەڵکو سیاسەتێکی عوسمانیە دەیەوێت داگیرکاری هەژمونی خۆی لە تەواوی ناوچەکەدا بەرجەستە بکات ئەویش بە پاڵپشتی وڵاتانی زلهێز ئەگەر وڵاتانی زلهێز نەبن لە پشتەوە تورکیا ناتوانێت ئەو داگیرکاریەوە زۆر جار دەڵێن مەسەلەن ئێمە ئەگەر لایەنێکی سیاسی ئەم کارە نەکات ناوێن نەخێت لایەنێکی سیاسی بەڵێ لە سنوورەکەدا هەیە ئەوە جێگەی نیگەرانیە ئەو لەشکرکێشی ئەو هاتنە پێشەوەیە ئەوە بەشێکی کەشی داگیرکارێکی نێودەوڵەتیە مۆزعەکە داگیرکارێکی نێودەوڵەتیە کورد پشت و پەنای نییە